خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەموو بابەتێکی بواری ڤیدیۆ گەیم، تەکنەلۆژیا، تەنانەت تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی بۆ منە ئەدەباتی ناوماڵ، جگە لە یاریکردن یاخود پێداویستەکانی کۆمپیوتەر لە هەموو براندە جیاوازەکان، نەک تەنیا براندە چینیەکان، بەڵکو براندە گرانبەهاکان، براندە هەرزانەکان، ئەو براندانەی کەوا هەم نرخیان هەرزانە، هەم کۆڵەتیان باشە لە چاو نرخەکەیان، وەروەها بۆ دەستکەوتنی بوون منە سپیکەر، پارچەی کۆمپیوتەر، ماوس، کیبۆرد، بابەتی کۆنسۆڵ، یاریەکان، ئاکشن فیگەر، هەر بابەتێکت دەوێت لە جیهانی تەرفیهی و ڤیدیۆ گەیم حەز دەکەی بەدەستی بخەیت، بگومان لە ئاری گەیمینگ بەردەستە، دەتوانیت سەردانی ئاری گەیمینگ بکەیت لە شاری هەولێر لە شەقامی چلمەتری یاخود لە ڕێگەی سۆشەڵ میدیا بە تایبەتی ئینستاگرام، تیکتۆک، توانی پەیوەندی بە ئاری گەیمینگەوە بکەیت یاخود سەردانی وێبسایتی arigaming.com بکەیت، هەر بابەتێکت دەوێت دەتوانیت ئۆردەری بکەیت و ئۆردەرەکە دەگەێنێتە هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بۆتان بەردەست دەبێت. سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامە و پۆدکاستی 01 ژیری. ئەمڕۆ ئەڵلقەی 243 تۆمار دەکەم، هەفتی سەی 2025 یەکەم ئەڵلقەی 01 ژیریە لە مانجی پیرۆزی ڕەمەزان. هیوادارم ڕۆژ و تاعەتان قبول بێ. لەوانێت تۆزێک دەنگم زوو خلاصبی دەنگم لەبەرەوەی نیسان کە بە ڕۆژ دەبی زۆر قسەی بکە تێک دەچی، لەوانێ بەرنامەکە زۆر درێژ نەبێ، لەوانێ ئەو خوڵقم نەبێت، تااقەتە نەبێ و هەفتەکانی ڕابردوو، بەڵام هەوڵ دەدەم گەندەڵی نەکەم، چکە زۆر ڕقم لێ گەندەڵی لە ئیشەکەی خۆم کەم، بە ڕۆژش بینابی گەندەڵی بکەیت، دەبی ئیشەکەی خۆ بە جوانی بکەیت. ساڵ تکاتەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن، بابەتی زۆرمان هەیە و بابەتە چمێ لەوانێت جەوتان بگری، بارەس پێ بکەن. سەرەتا گەورەترینە یارانەی لە مەفتەیە بڵاوکرانەوە ئێستا یاری سپلیت فیکشن لە کۆتاییدا بڵاوکرایەوە. یاریکە نمرەی 91% هەیە لە مێتاکریتیک و تاوەکو ئێستا پڕ نمرەترین یاریە لە 2025 و هاتە ژمارە 1 بە پێش یاری دوو یاریە کەوتوکە مۆنستەر هانتەر و کینگدم دلیڤەرز 2 بە پێشەوان کەوتەوە. سپلیت فیکشن بێگومان لە دەرهێنان و بڵاوکردنەوەی کۆمپانیای EA وەروارە لەیان جۆزی فەرید کاری نووسین و دەرهێنانی بۆ کراوە. ئەو یاریە تاوکەری یاری ئیتێکستووە، وەکو چیرۆکنا، وەکو گەیم پڵی و ستایل و شت گەیمەران بەگشتی لە هەموو جیهان زۆریان بەدڵە دەڵێن لەوانێت چیرۆکی باشترین چیرۆک نەبی، بەڵام دەڵێن گەیم پڵێکی چێکە لە باشترین گەیم پڵەکان لە هەر یاریەک دانرابێت. بەڵام ئاگادار من ئەو یاریە سینگل پلەیەرە، دەبێت دوو کەس یاریەکە بکەن واتە بێ کەس ناکرێت، دەبێت کەسێک لەگەڵت بێ، ئاجا ئەو کەسەش بێگومان دەتوانین ڕێگەی ئۆنلاین بیدۆزیتەوە ئەکاونتەکان، بەڵام خۆی ئۆتۆماتیک کەست بۆ هەڵ نابژێرێ وەکوی تێکست و بەڵکو دەبی کەسەکە ئەکاونتەکەی لابێت. جا تۆ پلەیستێشنتە بێ نەفەری بەرامبەر ئەکسبۆکسی هەبێ یا پیسی بێ دەتوانین یاری بکەن و یەک کەسش یاریەکە بکرێتەوەکو 5 کەس دەتوانێت بەکاری بێنێ. بۆ من یاریەکەم کڕیوە تۆ دەتوانین بێ لەگەڵ من یاریەکە بکەی، کۆدێکت بۆ دەنێرم یاخود ئینڤایتی دەکەم، تۆ توانین یاریەکە داڵۆن بکەی و نزانین بدەیت. هەر کەسێک دەتوانێت کۆد بۆ 5 کەس بنێرێ، واتە یەک کەس توانێت تاوەکو 5 کەس دەتوانن بە یەک پارە یاری بکەن. یاریەکە ئێستا بەردەستە لە PlayStation 4 و 5 Xbox One و Series وەروەها by the switch پێم وابی تەنیا لەسەر سویچ بەردەست نیە، بەڵام تای پلەتفۆرمەکانی کە بەردەستە. لە مەفتەیە یاری WWE 2K25 لە کۆتاییدا بڵاو دەکرێتەوە، چەندە پێناچی گۆڕانکاری گەورە کرابی، بەڵام یاریی نوێی WWE چێدەیکە چێنایکە باوەڕ ناکەم $70 پێ بدەن، هەموو چاوەڕ دەکەن تاوەکۆرێتە سەر شتێکی لەوە نمونە پڵس و ئەوانە چاوەڕێنە. یاری Beyond the Ice Palace بەشی دووەم بڵاو دەکرێتەوە لە مەفتەیە، پێما بێ سبەینا 2 شەمویان یەکشە بڵاو دەکرێتەوە. یارێکی ئەکشنی پلاتفۆرمەرە بە چینێک یاری دەکەی هاوشەوەی کڕیتۆسی، بەڵام چینەکەت کڕیتۆسی نییە کە مەسەلەن شوشێش پێوی بەڵکو تەنیا چینە. یاریی خنزیلانی قشتی جوان دیارم بە تایبەتی گەیمەرانی PC لە سیستیم دیاک دەتوان زۆر بەخۆشی و یاری تاکەنەوە. وەروە هەر لە هەفتەی داهاتوو یاری Rise of Ronin Rise of the Ronin یاریی پارساڵی PlayStation 5 و یاریش تایبەت بوو لەلایەن کۆی تێکمۆ گەیمز کاری بەرەمێنان بڵاوکردنی بکراوە. یاریەکە دەتوانم بڵێم سەرکەوتوو بوو، بەڵام بەو دەرەجەیەش نەبوو بڵێن بە بگاتە ئاسی گۆسە و سوشیما یاخود بڵێن بەقەدەر ئەساسن کریدەکان بەو شێوازە ناسراوبی. یاریەکە ئۆکەی هەواداری باشی بۆ خۆی دۆزیەوە، بەڵام گەورەترین ڕخنەی گیرا بوو ئەوە بووکەوە گرافیکەکەی بە لاست جێن دەچی بە مەسەن یاریەکانی PlayStation 4 و یاریەکانی Xbox One دەچی لەوەی کە بە PlayStation 5 و Xbox Series Xbox بەردەست نێوە بەستمە بەنەوەی ڕابردوو دەچوە و یاریە مهم لە مەفتەیە لەسەر PC بۆ یەکەم جار بەردەست دەبێت.
هەروە یاریێکی خنجیلانەی نوێشمان هەیە کەەوە یاریەکە مەتەڵیە تاڵ مەتەڵیە یارێکی هادئە میوزیک و هەندێک گەیمپڵی سادەیە بە ناوی سنتوم یاریەکە پێم وابێ لەوانەیە ئەگەر بێت مەتەڵەکانی زیرەکانە بێ یعنی وا لە خەڵکی بکەکەوە عاشقی بن پێم وابێ کاردانەوەیەک دروست دەکە لەم باش مانگێک دوو مانگ بڵاوکردنەوەی کاتێکەوە گەیمەران تەواوی دەکەن یاریەکانی پلەیستیشن پلەسیش لە بۆ ئەو مانگە ئێستا بەردەستە وەکوتم یاریێکمان هەیە کە 4 مانگە بە 70 دلار بڵاو کراوەتەوە گەیمەرانیش تووڕە کردی لە بڕی خەڵک 70 دلار بەو یاریدا یاری یاریەکەی بایۆوێری ڤایلگارد 70 دلار پێدا کەسی سەر ڕێگەی پڵس بە خۆڕایی بەردەستە میهێم توان داڵۆندی بکەم یاریەکانی پڵس ئێستا بەردەستە بێمە لای هەواڵی یاریەکان و گەورەترین هەواڵیشمان جگە لە GTA بێمە سەر یاریە نوێیەکەی پەبجی کە دزەی پێکرا کەچەندە ماوەیەک پێشتا دەنگوو هەبوو بەڵام ئێستا یەکەم ئارتوەرک یەکەم دیزاین و تەرتیبات توشتی دزەی پێکرا یاریەکە بە ناوی پەبجی بلاک بەجێتە پەبجی بودجەی ڕەش بلاک بەجێت یارێکی ئۆنلاینە بە هەمان شێوە یارێکی ئەکستراکشن شوتەرە پێتان دەڵێم ئەکستراکشن شوتەر چییە وەبسایتی گەیم رانکس مەقالەیەکی جوانە بە دروست کردووە دەڵێ یارێکی های کواڵەتی تەقەکەری کەسی یەکەم دەبێت شوتینگ و گەنفایتەکەی وە تەقەکردن و شێوازی بەکارهێنانی چەکەکان و زۆری چەکەکان لە یاری پەبجی ڕەسەن وەرگیراوە لە ماپێک یاری دەکەی ماپەکە 2.5 بە 2.5 کیلۆمەتر دووجایە شوێنی ئوربانی تێدایە واتە ناو باڵەخانە و ناو چۆن دەڵێ گەڕێکی ژیان وەشتانی تێدایە بەڵام بێکمان کەسیدانە لەگەڵ هەندێک شوێنیش تێدای ئەندەرگراونە واتە ژێر تونێلە لە ژێر زەویە داینامیکلی شرینکین گەیم زۆن پێگومان گەیم زۆنەکە دەگەڕێتەوە واتە بازنە کەسکەکە یان شینەکە ڕەنگێک لە بیر لێژە پابجی ناکردیا کە بچووک دەبەوە دەگەڕێتەوە roaming creatures and human NPC ئەویان تۆزی جیاوازە جگە لەوەی کەەوە بوونەوەرت هەیە بوونەوەری سەرنجڕاکێش و مەیلە و ترسناک و ئەو شتانە لە ناو جیهانەکە دەسوڕێنەوە بەڵام human NPC واتە مرۆڤ و کارکتەری non-playable بەشدار لە یاریەکەواتە کارکتەرمان هەیە لە جیهانەکە دەسوڕێنەوە وەکو پەبجی ڕەسەنیەکەوە تەنیا تۆ گەیمەرەکانی دیکەم بەڵکو یاریەکە گەیمەانی کارکتەری دیکە شتێدا لەوانە قسان لەگەڵ ئەو شتانە end game boss battle underground لە هەر یاریە کە دەیکەی ئەندگەیمەکەی کۆتاییەکەی بۆسفایتێکی گەورە و زەبەلا هەتێ هەرچەندە ئەو یاریە لەوانەیە زۆر پەیوەندی بە مەرحەلە شتەوە نەبی مرە مەرحەلەکات بەڵام لەبەر یاریێکی ئەکستراکشن واتە چین نازانم لەبیرتانیانە تقریبا ڕێنبۆ 6 ئەکستراکشن هەناویشی ئەکستراکشن بوو ویستی هەوڵیدا تقریبا هەوڵی دەشتە چیوە ئەنجام بدە بەڵام سەرکەوتو نەبوو ئەویش بە هەمان شێوە جۆرە ڤایرۆسێک بوو مەخلوقێک لە ناو شار بڵاو بیتەوە تۆ لەگەڵ چەند کەسێک دەوی بچیتە ناو شوێنەکە و ئەکستراکشن کەی واتە شوێنەکە دەربێن ئەشتەکان ڤایرۆسەکە و سەرەکەی سێ دەیدەینی و دایدەنێەوە ئەو شتانی تێدا بوو جا ئەوە لە جیهانی پەبجیە ئەو معلوماتانی کە تاوە کەسە لەسەری دەزانین پێم وایە سەرنجڕا کێشە بەڵام دەگەرێتەوە چەند سەر شتێکەوە تا چەند وا دەکە یاریەکە سەرکەوتوو بێ یەکەمیان بێکبان نووسیویانە های کواڵەتی پێویستە یاریەکە کواڵەتی بەرز بێت چونکە گەورەترین ڕێکنە لە یاری پەبجی بجیرێ نەبوونی کواڵەتی بەڕاستی بەداوی لەسەر مۆبایلی کواڵەتی لەناو تەنەکەی زبڵ بوو زۆر وێران بوو کواڵەتەکە نەک تەنیا لە ڕووی کواڵەتی ڤیژوەڵەوە وێنەوە شتانەوە بەڵکو لە ڕووی کواڵەتی گرنگجیدان بە یاریەکە و خۆشەویستی یاریەکە کواڵەتی زۆر گرینگە بۆ منە یارێک تەیە تەنیا بە کۆکردنەوەی پارە نەبی بەڵکو بە کواڵەتیەوە دروست کرابی لە ڕێگەی کەمترین گەڵیش تێدابی چەکەکان بە باشی کار بکە مەرحەلەکان یاخود دیمەنەکان یاخود شوێنەکان گەی بڵێکان چێژبەخش بن و خۆش بیان زاین بدێت مهم تاوەکو ئێستا نازانین کە یارە ئاشکرا دەکرێت و خڵا دەکرێتەوە پێشبینیەکان هەمووی وایە لە هاوینی ئەم ساڵ یاریەکە بە فەرمی ئاشکرا بکرێت شۆیلەر و گەیمپڵێ لە بۆ بڵاو بکرێت یاخود بڵاوکەنەوە لە سەمەرگەی پێست و ئەو شتانە و لە کۆتاییەکانی ئەم ساڵ لەوانە یاریەکە ببینێن پێشبینیەکانیش وایە یاریەکە زەتەنیا لەسەر پلیستیشن 5 Xbox Series و PC بێ هێشتا ڤێژنی مۆبایل و تابلێت و ئایپاد وەشتانەی لە بۆ ئاشکرا نەکرا بێمە لای یاری GTA 6 شیکەرەوەیەک و یاخود ئەنالیستێکی نوێ لە ناو جیهانی ڤیدیۆگەیم مایکل پاچەر بەڕێوەبەری توێژینەوەی پشکەکانە لە کۆمپانیای لە کۆمپانیەکانی ڤیدیۆگەیم لە مەفتەیە مەقالەیەکی گەورەی بڵاو کردو لەسەر تێک2 پلانی تێک2 داهاتی کۆمپانیای تێک2 لێشێ لە بڕگەکان نووسیویەتی پێی وایە کۆمپانیاکە پلانی هەیە بۆ فرۆشتنی یاریەکە بە خاڵێکی نرخ کە پێشتر نەبیستراوە
گومانمان هەیە کە بەڕێوەبەرایەتی دەتوانێت هاندەرێک پێشکەش بکات بە بەکارهێنان بۆ پێدانی $100 یان زیاتر بۆ هەر یاریە خەرج بکرێت. وارووا GTA ئۆنلاینیش پاداشکردنی بۆ بڕێکی زۆر دراوی ناو یاریەکە. مەبەستی چییە؟ دەڵێ پێشترێ دەنگۆ پێشترێ پێشنیاز هەبوو لەبیرتانە چەند هەفتەی ڕابردووتمان پێشنیاز هەیە هەندێک لە شیکەرەوەکان داوا لە تێکتو دەکەن کەوا نرخی یاری GTA 6 بکاتە $100 تاوەکو جیهانی ڤیدیۆگەیم پارەیەکی باش قازانج بکە جیهانی ڤیدیۆگەیم دووبارە بژیێتەوە. بەڵام ئێستا ئەو برادەرە دەڵێ پێشبینی دەکەم هەندێک لە پلانەکانیان دەزانم کەوا دەیانێت بە نرخی یاریەکە بفرۆشن کەوا تاوەکو ئێستا گوێبیست نەبووین ڕێک قسەی کۆمپانیای تێکتوی هێناوە کە دەڵێ قسەیە دەکە بۆیش پێشبینی دەکە کەوا یاریەکە بە نرخی $100 بفرۆشێ و جگە لە ڕۆکستار دەڵێ ستودیۆی ئاکتیڤیژنیش خەریکە و دێوێ یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی لە مەودووە لەبەرەوەی سێ مۆدی جیاواز بەردەست دەکەن مەسەن سینگڵ پلێرت هەیە ماڵتی پلێرت هەیە و زۆمبیت هەیە دەڵێ مۆدی چوارەمیش کە دەیکاتە باتڵ ڕۆیاڵەکە هەندێک فیچەری تایبەتمەندی بدەن دەڵێ ئەوانیش دەیانەوەی یاریەکەی خۆیان نرخیان بەرز بکەنەوە لە بۆ $100 لەبەرەوەی پێیان وایە بە $70 تۆش زیاد لە 800 وەردەگری و دەڵێ تێکتو لە توانای دایە و کارە بکە بێبەسەر بۆ جوونی خۆم بێگومان تێکتو لە توانای دایە و کارە بکە و 100% ئەگەر بیکە سەرکەوتو دەبێت لەبەرەوەی کەس نییە بڵێ من ناتوانم GTA 6 بکڕم یاخود نامەوێت GTA 6 بکڕم بێگومان خەڵکی ناتوانێت بیکڕێت بە $100 زۆرە بەڵام خەڵک نییە بڵێ من نامەوێت بیکەم هەموو گەیمەرێک حەز دەکات GTA 6 تاقیکاتەوە بەشێ پێیان دەکڕێ بڵێ بەشێ پێیان ناکرێ بڵێ بەڵام ئەو بەشێک کە پێشیان ناکرێ بێگومان بن لەوەی پارەکۆ دەکاتەوە تاوەکو یاریەکە بکڕە لە ماوەیەکی نزیک بتوانێت بیکڕێ واتە $100 پێم ناخۆشە بێگومان زدی ئەوەی نەکەوە پێمان باش نییە یاریەکان نرخیان بەرزتر بێتەوە لەوەی ئێستا کە ئێستا خۆیان نرخیان زۆر بەرزە بەڵام تێکتو پێم وابێت تاکە کۆمپانیایە کە دەتوانێت پێم وابێت کۆڵ ئۆف دیوتی ژەشتا ناتوانێت تەنیا تێکتو دەتوانێت GTA 6 نرخی بکاتە $100 و شێشەشی لە بۆ دروست نەبێ ملیۆنان کۆپیش بفرۆشێ پێم وایە گەبی کە زۆر سەرکەوتو دەبێت واسه هیواداری نیکە بۆ چۆنین گوتە ئامادەی $100 لە بۆ یاری GTA 6 خەرج بکەیت یان ئامادە نی $100 بکەیت تاوەڕ دەکەیت تا یاریەکە دەبێتە $70 یاخود هێشتا هەرزانتر دەبێت لە بازار. ڕۆکستار چەند شتێکی کڕی لە مەفتەیە دوو ستودیۆی نوێی کڕیوە ستودیۆیەکیان لەلایەن دەرهێنەر یاری LA نوۆر وەوارە یاری دەگێرەوەی ستودیۆی نوێ دروست کردبوو ئەو دەرهێنەرە و ستودیۆیەکەی هەمووی گواستەوە ناو کۆمپانیایکی خۆی لە ئوسترالیا کە کاریان سەپۆرت دەبیت لە بۆ یاریەکانی ڕۆکستار لە داهاتوودا کە بەشە لە گەیمەران پێیان وایە ئەوە ئامادەکاری دەکەن لە بۆ GTA ئۆنلاین لە هەموو جیهان بۆ ڕۆکستار ستودیۆی جیاواز دەکرێت لە شوێنەکانی کە دایاندنێ تاوەکو ئامادەکاری بکە لە بۆ GTA 6 ئۆنلاین کاتێک بڵاو دەکرێتەوە کۆنتێنتی لە بۆ دروستکردن و سەپۆرتی بکە هەندێک دەڵێن ئۆکەی لەوانەیە LA نوار بەشی دووەم ببینیم بەڵام خۆم باوەڕ ناکەم لەبەرەوەی زۆر یاری هەیە ڕۆکستار ئەنجامی بدەم باوەڕ ناکەم گەڕێتە سەر LA نوار مهم وەروە ڕۆکستار ئەو پەرەپێدەرانەی کڕیکەوە کاریان لە بۆ چاکردنەوەی GTA Trilogy Definitive Edition کرد لە هەفتەکەی ڕابردوو باسمان کرد کەوە GTA Trilogy The Definitive Edition ئەپدێتێکی لە باتێ لەلایەن ڕۆکستاری زۆری هەر کێشەکانیشی چارەسەر کردووە جا ئەو پەرەپێدەرانەی کە ستودیۆیەکی دەرەچی بوون ئەو پەرەپێدەرانەی کەەوە ئەو کاریان ئەنجامدا ڕۆکستار هەم پەرەپێدەرەکانی گواستەوە لای خۆی و هەم ستودیۆیەکەشی کڕیوە دەڵێ ئەمیشیان کاریان سەپۆرت دەبیت لە بۆ داهاتووی یاریەکان و بابەتەکانی کۆمپانیای ڕۆکستار واتە ڕۆکستار دەستی کردووە بەکڕینی چەندین ستودیۆ و گواستنەوەی پەرەپێدەر وەکو ئامادەکاریەکە هەر هەمووی کاتێک GTA 6 بڵاو دەکاتەوە دەوێت هەموو لایەک ئامادە بن دەبووی سەپۆرتی GTA 6 ئۆنلاینی بکەن بێمە لای تۆنی هۆک پرۆسکێرە 3 and 4 دەنگۆیەکان ڕاست دەرچوون لە کۆتاییدا یاریەکانش کرا بەشی سێم و چوارەم ڕیماستەر دەکرێتەوە بڕیارە لە هاوینی ئەم ساڵ لەسەر کۆنسۆڵ و PC بەردەست بێ بەشی سێم و چوارەمی تۆنی هۆک پرۆسکەیرەرە بەشی 1 و 2مان هەبوو لە چەند ساڵی ڕابردوو بەڵام ئەمەیان لەلایەن ڤایکاریەس ڤیژن کاری ڕیماستەری لەبوو نەکریا بەڵکو ستودیۆیەکی دیکەیە کە پێشتر تەنیا کاریان سەپۆرت و پاڵپشتی بۆ لە بە ستودیۆکانی دیکە یەکەم جارە کارێکی وا گەورە زەبەلا وەربگرن ڤایکاریەس ڤیژن بەداخەوە ئاچەندە حەز دەکەین ڤایکاریەس ڤیژن ئەو کارانە بکە لەبەرەوەی ڤایکاریەس ڤیژن ئەگەر لەبیرتان بی یاریەکانی کراش باندیکوت بەشی 1 و 2 ئەوان ڕیماستەریان کردەوە لە بۆ کۆنسۆڵی نوێ گواستیانەوە سەر PC ڤایکاریەس ڤیژن دەستی هەبوو لە دروستکردنی کراشی 4 کاریان یاریەکانی سپایرۆ ئەوان دەستیان سپایرۆیان ڕیماستە کردەوە کە زۆر بە جوانی کارەکەیان دەکەن هیوادارم ئەم پرۆسکێرە 3 بە هەمان شێوە بێتەندا بەشی 3 بەقەداری بەشی 1 و 2 تۆزێک قورس نییە وەکو گەیم پڵێ بەڵام گەیمەرێکی زۆر حەز دەکات تاقیکاتەوە و
بەم زوانش بڵاو دەکرێتەوە لە ئەین پێم ما بچەند سێ مانجکە لە هایم بڵاو دەکرێتەوە بێمە لای یاریەکی دیکە لە مەفتەیە زانیاری نوێمان لەسەری بەدەستخست یاری دە سینکین سیتی 2 پێمان بێت لە پارساڵ لە سەمەر گەیم فێز بوو یاخود سەری ساڵ بوو بەشی دووەمی ئاشکراکرا جا ئێستا هەندێک زانیاری نوێمان هەیە لەسەری دەڵێ باسی ساڵانی 1920ەکان لە ئەمریکا دەکا لە شاری ئارکەم کە دەکاتە شاری نیویۆرک بە شێوەیەکی خەیاڵی سوپەرناتچورال فڵەت واتە لافاوێکی دەستکردی سوپەرناتچورال واتە سەر و خەیاڵی دێتە ناو شارەکە و هەموو شتەکانە ناو دەبا جگە لەوەش ئەو جارە زیاتر فۆکسیان خستە سەر لایەنە ترسناکەکەی نەک لایەن ناکشنەکەی و دەڵێ ستۆریەکەش مۆڕلی گرێیە واتە خۆی لە ڕەش و سپینادا ناڵێ ئەو شتە خراپە ئەو شتە باشە بەڵکو خۆی لە ڕساسیەکە دەدا هەندێک شت هەیە پێیان کارکتەرەکەت پێی خراپە بەڵام دەیکا هەندێشتیشی پێ باشە کەچی نایکە کە ستۆری ڕساسی چیرۆکی ڕساسی پێما باشترین چیرۆکم بجێڕدرێنەوە لەبەرەوەی لە جیهانی خۆممان هیچ شتێک ڕەش و سپینیە بەردەوام ڕساسیە نەشتێک زۆر باشە نەشتێک زۆر خراپە جگە لە خوددا تەواو باشە گەنە هەموو شتێک بە مرۆڤ تایبەتی باسی ژیانی مرۆڤ دەکەم باش تێدای و خراپشت تێتە واتە بەردەوام ڕساسیە جاو چیرۆکانە هیوادارم چیرۆکە سەرکەوتوو بێت حەزم زۆر چیرۆکانێ بەشی یەکەمی سینکەنستی بەو شێوە سەرکەوتو نەبوو بەڵام بەشی دووەمی پێدەچێکە پارەیەکی زیاتریان کۆکردووە لە ڕێگەی کیکستارتر واتە ئەو یاریە لەلایەن هەوادارانەوە پارەی لەبەوە تەرخان کرایە پرۆژەیەکی وێبسایتی کیکستارتر بوو لەوێ خەڵک پارەیدا تاوەکو پەرەپێدەرەکان بتوانن ئەو یاریە دروست بکەن و ئێستاش پارە کۆ دەکەنەوە مهم یاریەکە زانیاریەکانی ئێستا بەردەستە و گەیم پڵێی نوێشان بێگومان لە بۆ بڵاو کردیتەوە یاری داهاتووی مارڤڵ کە یاریەکەی بلاک پانتەر و کاپتن ئەمریکایە دەڵێ ستودیۆ بە لە مەفتەیە بە فەرمیڕاگەیان کە یاریەکە زۆر بە باشی بەڕێوە دەچێ بەڵام هێشتا باسی بەرواری بڵاوکردنەوەیان نەکرد بەڵام دەنگوەیەکی لە دوای مەقالەیە بڵاو کرایەوە وتیان ئەگەری هەیە یاریەکە لە سەری ساڵ سەری ساڵی ئەم ساڵ مانجی 11 و 12 یاریەکە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی یاریەکە مارڤڵە پێشبینیەکان من وایە مانجی 12 بینەک 11 لەبەرەوەی یاریەکانی مارڤڵ عادەتەن سەری ساڵان بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی ناوێت ڕکابەری هیچ یاریی دیکە بکە لەبەرەوەی ئەو یاریە مارڤڵ بەقەت یاریەکانی مەسەلەن سپایرمان و ئەوانە گەورە ناسراو نییە یاریەکە چیرۆکی بچووکترا وەرە مارکتینگی هێشتا بە تاواتی دەستی پێ نەکرد لە بەڕاستیان دوو تڕۆگەرێکیان لێ بڵاو کردەوە یاخودنا ئەیمی هێنینگ دروستی دەکات دروستکردی یاریەکانیان چارتت هیوادارم یاریەکە سەرکەوتوو بێت ڕۆبۆکۆپ ریترنز ئین ئەنفینیشد بیزنس یاریێکی نوێ ڕۆبۆکۆپمان هەیە ستاندەڵۆنە یاریێکی تەواو نوێ نییە بەڵکو تاواکەری یاری ڕابردووە بەڵام چیرۆکەی تاوا جیاوازە جێڕێتەوە ڕۆبۆکۆپ بڕیارە لە هاوینی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە یاری نوێ ڕۆبۆکۆپ ئەگەر نازانن کاتی خۆی زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی زۆر بەناوبانگ و دواتر فیلمێکی بەناوبانگی یەک دوو فیلمی زۆر باشی لێ دروستکرا دواتر کرا چەند یاریێکی پلەیستیشن و دوو ئەوانە دواتر خەڵک لە بیری کرد جیهان لە بیری کرد دووبارە ئێستا ژیناکارانە وەزعەکەی ڕۆبۆکۆپ مرۆڤێکە بەڵام لە هەمان کاتدا مرۆڤیش نییە ڕۆبۆتیشە لە هەمان کاتدا پۆلیسیشە سێ جیهانیان تێکەڵ کردیە چیرۆکە شەنجاچێشی هەیە و ستایلی 1970ەکانی هەیە ئەگەر فیلمە کلاسیکە فیلمەکان 1970ەکان بینیبی کە باسی داهاتوو دەکات ڕێگە و بیرۆکیە لە بۆ دروست دەبێت کەوا داهاتوو ڕۆبۆت دەبێتە پۆلیس و بە دوای خەڵک دەکەێت ساڵی 1970ەکان لە ئەمریکا تاوانێک زۆر بوو بۆ فیلمەکان کە باسی داهاتویان دەکرد باسی ئەویان دەکرد کەوا پۆلیس ڕۆبۆتە و زۆر تونداوە ڕۆبۆتەکان کەسی زۆرجار باشن ئەگە بنە پۆلیس لەو جۆرە ستایلان یارێکی نوێی ستیکس دەگەڕێتەوە کە زۆر بەلامەوە گرینگە و بەڕاستی بەڵام وتماگەدار بن نازانە کوردستان چێ جۆر یاری کردووە خودنا دەگەڕێتەوە بڕیارە لەم ساڵ لە سەرتاوی کۆنسڵ پلاتفۆرمەکان بەردەست بێت بێمە لای هەواڵەکانی پلەیستیشن و بە باسی لاستە ڤەسی بکەم سەرتاش نیل درەکمن لە مەفتێ لە مقابلەیەک وتی پێم باشە خەڵکی گرەو لەسەر بەشی سێمی یاری لاستەڤەس سێ نەکە یاخود گرەو لەسەر بەشی سێمی لاستەڤەس نەکە واتە چی واتە چاوەڕوان مەبن گرێوی لەسەر مەکەن لەوانەیە یاریەکە نەبینن هەرگیز تێدەگەم لەوە قسەی دەکات لەبەرەوەی ئێستا حالیان خەرکی یاری ئینتەرگەلاکتیکە ئۆکەی ئینتەرگەلاکتیک لە 2026 بڵاو دەکرێتەوە لە دوای ئینتەرگەلاکتیک بێگومان هەر یاریەک دروست بکەن 5 ساڵی دیکە دەخەیانێ واتە دەستێتە سەرکەی دەکرێتە سەر 31 و 32 ئەو وەختی یاریشی دیکە دروست دەکەن بەڵام ئەو وەختیش
خەڵکی زۆر داوای یاری ئەنچارتت دەکەن نەک داوای لاستەڤاس دەکەن لەبەر لاستەڤاس زۆر بڵاوکراوەتەوە بەڕاستی بە زنجیرە بە ڕیماستەر بە ڕیمەیک بە شیەکەم ڕیماستەرکرا ڕیمەیک کراوە بەشی دووەم ڕیماستەر کرایتەوە بڵاوکرایتەوە دیسان جا بەشی سێمیشی زنجیرە تەلەڤیزیۆنەکەی لەوانەیە بەس ئەو وەرزی دووەمی یعنی بەشی دووەمی یاریەکە بکەنە سێ وەرز چوار وەرز سێوەرزی بجێنەوەتە پێویستمان بە لاستەڤاسی نییە بەڕاستی هەرچەندە حەز دەکەم لاستەڤاسی بینم نازانم لە خەڵک ڕقینی لاستەڤاس هیوایەتمە بپێم بەڵام مەقسەدم لە تێگەیشتنی خەڵکیە بۆیەش نیل دڕەک من دەڵێت چاوەڕانی لاستەڤاس مەبنجارێ یاخود گرێوی لەسەر مەکەن کە هەر دروست دەکرێت لەبەر کاتەی یەکجار زۆری پێچی مثلا ئەگەر دروست بکرێ بێت و یاری داهاتویان جگە لە ئینترگلاکتیک یاری داهاتویان لاستەڤاس نەبی کاتە 10 ساڵ و 15 ساڵی دیکە لاستەڤاسی نابینین کە عمرێکە بەڕاستی 10 ساڵ 15 ساڵی دیکە بینە پێشچاوتان 10 ساڵ 15 ساڵ کەم عمرتە 50 ساڵ کاتێک لاستەڤاس دێ بەو شێوازەیە کارەساتە ئۆکەی تا بۆ 20 ساڵی دیکە لەوانەیە ببینیم مەیبی قەتی بە هیچ شتێک مەڵێن نەخێر هەردێ بەڵام دەڵێ گرێوی لەسەر مەکەن واتە جارە چاوەڕوانی مەکەن لەبەرەوەی ئینترگلاکتیک لەبەرەوەی لە پاشەویش بێگومان لەوەی دەستنەوە سەر ئەنچارتد سۆنی 400 دانە یاری دیکەی زیاد کرد لە بۆ PS Plus پریمیەم بۆ ئەوەی لەسەر پۆرتال بتوانانی ئەنجامی بدەیت واتە ئێستا 400 دانە یاری دیکەمان هەیە لەسەر ئامێری پۆرتال ئەنجامی بدەیت بێ ئەوەی پلیستیشن 5ەکەت هەر پێبی واتە پلیستیشن 5ەکە شت نەبی بەو ئامێرە تۆ دەتوانانی زیاتر لە چەند ئێستا نزیکەی 850 یاریەکەت هەیە ڕاستەخۆ لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەنجام بدەیت پێشتر دەبایە پلیستیشن 5ەکەت پێبێ خود ئینتەرنێتی لەسەر بێ و پێش بێ پۆرتالەکەت سکرینی شاشەی پلیستیشن 5ەکەتی دەگواستەوە ناو پۆرتالەکە دەتوانانی یاری بکەیت بەڵام ئێستا ڕاستەخۆ لە ڕێگەی ئۆنلاینەوە دەتوانانی یاریەکان ئەنجام بدەیت بەڵام بێگومان پێویستە سبسکریپشن و خزمەتگوزاری پلیستیشن پلاس پریمیەمت هەبێ مهم سۆنی بەرەبەرە کار زیاتر لەسەر پلیستیشن پلاس پۆرتال دەکات دوال سنسێکی نوێ لە بۆ یاری لاستەڤاس ئاشکراکرێت کە نازدارە بەڕاستی دەمەوێ ڕۆژی یەکەم حەز دەکەم بینم لە پشتە خۆمدای بنێم وەکو جوانی بەڕاستی زۆر جوانە دوال سنسێکە دوال سنسەکە ڕێک بە ستایل و لۆگۆ و تەرتیبات شتەکانی لاستەڤاسە لە پشتی نووسیا سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت دووبارە نووساتەوە سۆنی لە لایەکانی دیکە علاماتەکانی لاستەڤاسی ڕەنگەکەشی تو تۆنەکەی دوو تۆنەکەی کە بەکارهێنا پێماشتری زۆر ناوازەیە سۆنی لەم هەفتەیە لە وڵاتی مالیزیا و لە ئوسترالیا و لە چەند شوێنێکی دیکە هەندێک ستودیۆ بچووکی هەبوو داینەخستیە بەڵام بەشەی زۆری کارمەندەکانی بەڕێ کردیە بەڵام سۆنی تاوەکو ئێستا بە فەرمی خۆی ڕاینەگەیاندێ تەنیا لە ڕێگەی ئەو کارمەندانەوە ئەو خەواڵە بڵاو کرایەوەکەوە دڵین هەواڵێکی ناخۆشە بێگومان بەڵام نازانین تا چەند ئاستێکە و چیرۆکە تا ئاستێک دەڕوا تا چەندی دیکە کارمەندەر دەکرێ و ئەوشتانە پێم وابێ هەفتەی داهاتوو زیاتری لەسەر دەزانین هەفتەی داهاتووگە سۆنی قسەی لەسەر کرد و نەکرد من هەرزانیان زیاتر سێکۆ دەکەم باز دەکەن کەوا سۆنی خەریکی چییە بۆچی کارمەند لە ئاسیا و ئوسترالیا کەم دەکاتەوە پلیستیشن 5 بە شێوەی کرێ چۆن لە بریتانیا سۆنی پرۆگرامێکی نوێ ڕاگەاندەوە کە پێم وابێ یەکەم جارە سۆنی کارێکی وا بکە تۆ دەتوانی پلیستیشن 5 یاخود پلیستیشن 5 پرۆم دا دیجیتاڵە ستانداردە هەرچیانەکە تۆ دەتوانی بەکری مانگانە وەری بگری ئەگەر بێت و مانگانە میهێنی مانجێ دەتوانی 23 پاوەند بدەیت پلیستیشن 5 بەکاربێنی بەڵام ئاگادار بن تەنیا هاردوێردەکە دەداتێ سۆنی یاریەکان ناتێتە یاریەکانە سەکاوەتی خۆتە بکڕی و یاخود بەکاری بین بەڵام تۆ دەتوانانی عەقدی 36 مانگ بکەیت عەقدی 36 مانگ بکەیت مانگانە پلیستیشن 5 10 پاوەند لەسەر ڕادەوەستی و پلیستیشن 5 پرۆش 18 پاوەند لەسەر ڕادەوەستی واتە تۆ دەتوانی مەسەرەن 6 مانگ مەسەرەن 3 مانگی هاوینێ ئۆکەی 3 مانگ هاوینمان هەیە یاخود 3 مانگ عوتڵەمان هەیە لە کوردستان بۆڵەمە لە زیاتر بچی پلیستیشن 5 بکڕی پارەت نییە تۆ دەتوانی مانگانە بە 25000 لۆ نمونە دەڵێن 25 خۆی 21 پاوەند دەکەن نزیکەی دەکاتە 30000 خۆمان یاخود 24000 خۆ تۆ مانجێ 25000 دەیت پلیستیشن 5 لە ماڵی خۆتە بەکاردێنی و کاتێکەوە مەکتب دەبتەوە پلیستیشن 5 دەدێەوە کۆمپانیا ئیدی کێشەت نییە ساڵێکی دیکە و وەختیش کە بتێ پلیستیشن 5 دێنی بەکاردێنی شتێکی باشە یاخۆت خراپە لۆچیە و لۆچێریە بزەبت نازانم بەڕاستی لەبەرەوەی قەشتی وام نەکردیەوەکو خۆم و قەشتی واشمەریتە لە پلیستیشن نازانم ئەو فکرتان پێ چۆنە پلیستیشن بەکرێ بینی بۆ چەند مانگێک مەسەڵەن پێویستت پێ نەبی زۆر یاخود نەتوێ پارێکی زۆر بدەیت سۆنی لەم هەفتەیە ئەپدەیتێکی لە بۆ پلیستیشن 3 نات واتە پلیستیشن 3 پلیستیشن 4 نییە 5 نییە 4 نییە بەڵکو 3 گەیمەرانی زۆر دڵخۆش کرد لە ئۆنلاین و لە ئۆنلاینیش بڵاوی کردەوە ئەکاونتی ئاسک پلیستیشن بڵاوی کردەوە سەریکەن چەند لایکی بۆ هاتووە نزیکە 200,000 بەس لایکی بۆ هاتووە خەڵکی دڵخۆشم کەوا سۆنی پاش ئەو هەموو ساڵە ئەسای خۆتان بکەن 2006 پلیستیشن 3 بڵاو کرایتەوە 2006
ئێستا 2025 واتە ڕێک 90 ساڵە تەمەنی ئەو کۆنسوڵە. لە دوای 90 ساڵ سۆنی هێشتا ئەپدەیتی لە بۆ دەنێری کێشەکانی چارەسەر دەکات کێشەی تەکنیکی هەرچیەکایەتی چارەسەری کردیە. دڵخۆشیەکەوە هەم سۆنی هەم کۆمپانیاکان بەردەوامن لە پشتگیریکردنی ئامێرەکان ئەگەر عمریشیان زۆربی بەردەوامە لە ناردنی ئەپدەیت. بێمە لای ئاڵەکانی ئەکسبۆکس و دوودانە هەواڵمان هەیە. یەکەمیان دەنگۆیەکی نوێ هەیەکەوە تاوەکو مانجی 6 یاریەکانی گیرز ئۆف وار بێگومان بە کۆلێکشن لەسەر پلەیستیشن 5 بڵاو بکرێنەوە، بەڵام مۆدی مالتی پلەیری تێدا نابی، تەنیا سینگل پلەیرەکان لە خۆ دەگری. واتە تقریبان دەزانین ئێستا مایکرۆسۆفت لە کۆنفرانسیش یاخود لە شۆکەیسی خۆیان لە مانجی 6 گیرز ئۆف واری بە کۆلێکشن لە بۆ پلەیستیشن 5 ئاشکرا دەکەن و ڕێک دەڵێن لەسەر پلەیستیشن 5 بەردەست دەبی کە دەڵێن یعنی کە ئاشکرا دەکرێ و بەردەستبوونەکەی مانگێک دوو مانجی فەرقە یەکسەر بەردەست دەبێت. وەروە لەم هەفتەیە ئەپدەیتێکی کێشە دروستکار لە بۆ ئەکسبۆکس بڵاو کراوە. لەوانەیە ئێستا چارەسەرکراوی تاوەکو تۆ ڤیدیۆی دەبینی، بەڵام هیم لەم هەفتەیە گەیمەرێکی یەکجار زۆر لە جیهان وتیان ئەکسبۆکسەکەمان ئەپدەیت کرد، یەکسەر ئەکسبۆکسەکەی فۆرمات کردەوە هاتەوە سەر شەریکەی، هیچ دەنەما دووبارە ئەکاونت داخڵکەوە یاریەکان داڵۆن کەوتانە واتارچەند هیچی دیلێت نەکردووەکو بڵێ شتێکم لە دەستداوێ لە دەستدانیا، بەڵکو ناخۆشە دەبیت دووبارە یاریەکان داڵۆن کەوە ئەکاونت داخکە لەگەڵ ئەپدەیت وەی لات بەشێک هەموونا بەشێک نزیکەی چەندی کەسم بینە تویتەرە و خەبەریان دانابوو بۆ مایکرۆسۆفتی ژووتی ماگەداری و کێشەینە بە زووترین کات چارەسەری دەکەێت. بۆیە دەڵێم لەوانەیە تا ئەو ڤیددیۆی من دەبینی لەوانێت چارەسەرکرا بێت چکە دەبێت ئێستا لەم کاتانە ساعتە ساعت 3:30 نیوەڕۆیە جمعەیە لەوانەیە بگاتە شەوەکەی مایکرۆسۆفت ئەپدەیتێکی باشتر بنێری. بۆ یەکە تاوەکەسە ئەپدەیتان نەکردیان لێکڕن زارێ ئەپدەیت مەکەن ئەو یەک دوو ڕۆژەش تاوەکو کێشەی چارەسەر دەبێت بە ئەکسبۆکسەکە نێتەوە سەر شەریکە. خۆشەویستانم بەرنامەکەم کورتتر بوو وەکوتم لەبەرەوەی نەمووی زۆر قسەی بکەم بەرەوەی بەڕاست تێنیمە ئۆکەی چی هەیە یاعید سێ وڵای ڕەمەزان زۆر خۆشە دەبستێ گورە وڵای وەنیە وڵای برسیمە برام وڵای برسیمە تێنیمە گورە وڵای ناخۆشە وڵای بەس خۆش نییە وەزع بێگومان پێویستە بیکە لەگەڵەوەی دانی بەس وڵای خۆش نییە وەزع برسی تێنی چێندری خۆشە ینی چێندری خۆشە برسی و تێنی بی تکا دەکەم دگمە لایک لەبیر نەکەت سپاسان دەکەم تا ڤیدیۆی دیکە بەخۆی هەرتاس پێرم خوداتان لەگەڵ